نمونەیەکە لەو هەزاران پڕۆژەیی کە ماوەی 8 ساڵە بە پاساوی قەیرانی دارایی لەلایەن حکوومەتی هەرێمەوە وەستێنراون کە زۆرینەیان لە ساڵی 2010 خراونەتە بواری جێبەجێکردنەوە. بەپێی سۆراخێکی NRT حکوومەت $100 ملیۆن بەڵێندەران قەرزدارە و بەو هۆیەوە خۆیان دەڵێن زیاتر لە 170یان مایەپووچ بوون. ئەم بەڵێندەرە وە خۆی دەڵێت زیاتر لە 5 ساڵە یەکێک لە پرۆژەکانی تەواو کردووە، بەڵام تا ئێستا پارەی تەواوی وەرنەگرتووە. ئەوە شوای لێ کردووە ترسی هەبێت لە هەر پرۆژەیەکی دیکە کە لە حکوومەتی وەربگرێت. سلفەی کۆتاییمان ماوە بۆیان سرف نەکردوینەوە تا ئەم لەحزەیە ئەو پرۆژانی ناوچە جیاجەکان داوا لە حکوومەتەکەین چارەسەرێکی بنەڕەتیمان بۆ بکاوانی تەواو بوونە پارەکانمان بۆ سرفکە ئەوانی کە مایشن لە قۆناغەکانە بێن پارە بۆ بەڵێندەر سرفکەن و بۆی کە بچێتە قۆناغی تەواو بوونەوە. یەدەکێکی خۆی هەیە سەرفێکە ئەگەر حکوومەت پارەکەی بۆ سرف نەکاتەوە مایەپووچە بێ بەڕاستی. خەرج نەکردنی بودجەی پڕۆژە وەستاوەکان لە کاتێکدایە کە ئێستا حکوومەت بارودۆخی دارایی باش بووە و لە بەغداوە پارە دێت و نرخی نەوتیش بۆ زیاتر لە 3 هێندە بەرز بووەتەوە. لە مفاوەزات و قسەکردنیان لەسەر شێوازی پارەدان ئێمە ئەمەلمان ئەوەیە کە بڕێکی باش پارە بۆ بەڵێندەران دانن ئەگەر پێشتر مشکلەی داعش و مشکلەی کۆرۆنا و بێپارەی و نەودابەزین و ئەمانە هەمووی هەبووە و ئێمە خۆڕاگریەکی زۆرمان کردووە و زانیومانە کە هەندێک لە مشکلەکان لە دەروی دەسەڵاتی حکوومەتن بەس لە ئێستا مبەڕیر نەماوەتەوە بۆەوەی کە پارەیەکی معقول نەدرێ بە بەڵێندەران. NRT پەیوەندی کرد بە وەزارەتی دارایی، بەڵام بە پاساوی جیاواز ئامادە نەبوون هیچ قسەیەک لەبارەی پارەی پڕۆژەکانەوە بکەن. لە هەرێمی کوردستاندا نزیکەی 2000 پڕۆژە بەوەی خەرج نەکردنی بودجەکانیانەوە کارکردن تایاندا وەستاوە و لە 1250 کۆمپانیاش 850یان مایەپووچ بوون. گۆران لوقمان NRT سلێمانی.